مامەستا کارزان ڕاشکاوانە قسە بکەم. بەڵێ فەرموو. ئەو گروپە مەوالیانە ئەو گروپە چەکدارانەوە بەشێکی لە دەرەوەی ئەو گروپانە نەک هەر مەترسینە لەسەر هەرێمی کوردستان. من دڵنیات دەکەم و هەر کاتێک بیانەوێ هەر کاتێک بیانێ هەر کەسێک لە عێراق ناو نادەم لە حکومەتەوە لە پەرلەمانەوە لە سەرۆکایەتی کۆمارەوە بە وەزیرەوە لە بەغدابێ لە بەسرابێ لە هەر کاتێک بیانەوێ دەستگیری دەکەن و دەیخەنە پشتی سیارە. هەر کاتێک بیانەوێ هەر کەسێک بیانەوێ دەیگرن. ئەمانە تازە جەنابەت ئاماژەت بە دیاردەیەکی مەترسیدار و قوڵ کرد گوتت حکومەتی قوڵ. ئەمانە بەشێکن لەو حکومەتە قوڵایە کە عێراق بەڕێوە دەبا. من بە تۆ دەڵێم کەسێک چەکی پێبێ هێزی هەبێ لە جادە و ڕێگاوبانە سەرچەکان بە نوێژی نیوەڕۆ بە شەو تەراتێم بکە کوێی بوێ بردومان بکات کوێی بێوێ بیکوژێت و تۆقاندن بڵاو بکاتەوە. ئەمە حکومەتی قوڵایی نەبێ چی پێ دەڵێن. ئەوەی جەنابەت ئاماژەت بێ دوێنێ بارگای بەڕێز بارزانیش ئاماژەی بەوە کردگوتە زیاتر لە 5,000 تا ئێستا بردومان نییە مەکراوە. باشە خۆ ئەمە کە تۆ بارگای بارزانی بردومان دەکەی و بارگای سەرۆکی هەرێم بردومان دەکەی و بارگای یەکەی 70 و هێزی پێشمەرگە بردومان دەکەی بارگای ناوەندی جەردی بە من دەڵی لە وڵاتی ئەمە کەس پارێزراونی ئەوەی ئێمە بمانەوێ دەیکەین. بۆیە ئەو گروپە موالیانە بە تەنیا گروپی چەکدار و هێزی چەکدار و میلیشانین بەڵکو بەشێکشن لەو حکومەتە قوڵایەی کە هەمومان دەرچی پێ دەکەین و جەنابێشت ئاماژەت پێ کرد.